کرێکارێکی بیناسازی کە خۆی ڕزگاربووی زەوی لەرزەی 1995 کۆمپانیایەکی دامەزراندووە خانوویەک دروست دەکات لەگەڵ ڕوودانی زەوی لەرزەدا خانووەکە خێرا هەستی پێدەکات و خۆی لە زەوی جا دەکاتەوە بۆ ماوەی 3 خولەک لەسەر چینێک هەوا دەمێنێتەوە. ئەم خانووە کۆمپانیای ئێردانشن دروستی دەکات. خانووەکە لەسەر 2 پلێتی کۆنکریتی دروست دەکرێت. لە نێوان پلێتەکان بۆشاییەکەیە کە بە هەوا پڕ دەکرێتەوە و پلێتەکان بە شێوەیەک دروستکراون کە قورسایی خانووەکە و چەقی هێزی ڕاکێشانی خانووەکەیان لەسەر هاوسەنگ کراوە. یەکێک لەو تەکنەلۆژیانی کە لە ژاپۆن گەشەی پێدراوە ئەم خانووەیە. ئەم خانووە کۆمەڵێک ئامێری بۆ بەسراوە، ئامێری هەستیار لە ماوەی 8 چرکەیەت دوای ئەوەی کە زەوی لەرزە ڕۆدا ئەم خانووە هەستی پێ دەکات. یەکسەر کۆمپرسەری هەوا هەیە کە هەوا دەخاتە ژێر خانووەکەەوە و بۆ ماوەی 3 خولەک ئەو خانووە چەند سانتیمەترێک بەرز دەبێتەوە بەو شێوەیەش هەست بە زەوی لەرزە ناکات. لێرە من دەمەوێت لەگەڵ یەکێک لە بەڕێوەبەرانی کۆمپانیاکە زیاتر باسی ئەم خانووە بکەم. بەڕێز ئێنابام لەگەڵایە. Hi, how are you? Konnichiwa. That's how you say it, right? Yeah. Konnichiwa. ئەوە ینی سڵاو وانە؟ باشە، ئەم سیستەمە چۆن کار دەکات؟ بەڵێ ئەمە خانوویەکی تەختەی ژاپۆنیە. عادەتەن ئەم خانووە لەسەر بنشینەیەکی کۆنکرێتی دروست دەکرێت. بەڵام لە سیستەمەکەی ئێمەدا بنشینەیەکی کۆنکرێتی لەسەر زەویەکە هەیە و چینێکی دیکەرشی کۆنکرێت لەژێر خانووەکە هەیە. لێرە ئەم پێوەرە نیشان دەدات کە چەندێک بەرز دەبێتەوە و لە بۆشاییدا دەمێنێتەوە. سیستەمەکەی ئێردانشن لە ژوورێکی بچووکی ماڵەکەدا جێگەی کراوەتەوە. سایزمۆمیتەرێک زانیاریەکان بۆ مۆنیتەرێک دەنێرێت و مۆنیتەرەکەش بڕیار لە گوڕی زەوی لەرزەکە دەدات. هەر کە گوڕەکەی 3 پلەی تۆمار کرد، فەرمان بۆ بەشەکانی دیکەی سیستەمەکە دەنێرێت و چالاک دەبن.